ئەبێ بەدار و کێبڵ و شاق و شاب لە مناڵی خۆت بدەی لەسەر شتی زۆر سادە جار هەبووە پەردەی گوێی مناڵی خۆی تەقاندووە یا قەلبی سەر تا پاشوێنی لێدانی ئەستور بووە و خەوی لێ نەکەوتووە لەتخواوە ماڵە یا زیندانی دژە تیرۆری پارتیوێکێتیە کامەیەم ڕەحمەت و شەفەقەتەی لە مناڵە هەیە لەم ماڵەیە هەیە ئەگەر ئەمە باوکەکە لێدا برا بەخوا قەسەمەم باوکە بۆ جەلاتخانەکەی لای پارتیوێکێتی باشە ئەمە ڕەحم و بەزێشی لەسەر مناڵی تر نەبێت نەعوذ بالله خەڵکیێکی تر بکەوتە بەردەستی و لێ پێی بڵێن ڕاتبت دەدەینێ لە خەڵک بدە ئاخۆت ئەبێ بە چ سەگێکی نهێنگر بەرامبەر بە خەڵکی مسلمان ئەمەکەی کەی مسلمانێتیە ئەجا چۆن جائزە لە بەهەڵە ڕاست ناکرێت بە جەریمە ڕاست ناکرێتەوە ئەمە بە جەریمەی کردووە هەڵی کردووە مناڵەکە نەسیحەتیەکەی سەبرەگری لەسەری جەوێکی بۆ ئاماداکەی هەڵەکە تکرار نکات گوناحی کردو لە گوناحەکە دووریەخێتەوە ئامۆژگاریەکەی قیامەتی بیرەخێتەوە شەرعی بیرەخێتەوە جەوێکی بۆ ئاماداکەی نەکەوێتەوە هەمان گوناح پاڵنەرەکانی گوناحەکەی لە دڵ و دەرونیا لایە ئەجا ئەگەر لی داوە ئەمە کەی ئەمە لێدانی تەئدیبکردن بەدار بە کێبڵ بە شەق بە شاب بە شاپی ژەنیە شەقازلە یان شەپازلە لە مناڵی خۆت بدەی ئەجا لە جاری وای لێدا پەردەی گوێی تەقاندووە ئەی خوا پەردەی گوێی بتەقێنێتەوە یاخوا خوا تۆڵێ و مناڵی لێ بکاتەوە ئینشاءڵڵا باوچێتی یا دایکێتی شوێنی هەموو لەشی شوێنی داری پێوەی هەمووی ئەستور بوو وڵا پیاوەتێکی زۆر گەوری کردو تەئدیبی داوە ئەمرن نەمێنە بۆ چ دایکێکی بۆ چ پیاوێکی باوکەکەش هەر کامێکیان لێیاندابێ وەڵام برامە من بە ماڵی مسلمان نازانم بەخوا برامە ماڵی زیندانی دژە تیرۆری ئەو تاغوتانەی ئاسایشی پارتیوێکێتیە خوا بیان بڕێ هەموویە نازانم یعنی من ێستا ئەمە سوالێکی شەرعی نیە تاوەکو بڵێم وەڵا جوابەکەت ئەمەیە لە غەیری خەم و خەفەتێ بۆ منیش کە زیاد دەبێت بۆ ئەو مسلمانە پارسەنگە بە ڕێزانش کە ئەم حاڵەتە نابیستن کە شتێکی زۆر ناخۆشە ینی خەڵک ئەوەندە دوور کەوتۆتەوە لە دین ئەجا بۆ بە دڕندە بەرامبەر بە چێش بۆ ئەوەندە ئازانی لە دەرەوە شەق لە دوو کەس هەڵدەی کە مافیان خواردویت و نایڵن موچەیەک وەرگری نەمافی سەحیت هەیە نەمافی خوێندنت هەیە نەمافی ئەمانت هەیە نەمافی هیچ شتێکت هەیە فول لای تێ لە دەی دەمانچە لە دەرێن نەتکوشن ئەوە بۆ لە دەرەوە سنگ شێری ماکەر پشتی لە ماڵ بۆچی وان لێ هاتووە لە دەرەوە خۆت فست داوەتەوە لە ترسە کەچی کە دێوە بەسەر مناڵەکانە بەم شێوە خۆتە نوێنی بازوود بە قووەتە ئامرن نەمێنە بۆ چ پیاوێکی هەرەوەندەی پێڵێ من نسیحەتی چی بکەم بەخواوێسە بەقەدر من نەزانە کە ئەگەر ڕفتاری جوان بێ لە ماڵ یعنی ئەمە نازانێ دایک و باوک مەسئولێتی قیامەتیانێ ئەمە نازانێ مناڵانە ئەمانەتن لە لای نازانێ نەسیحەتیان کە بۆ کاتی خۆی کە بە مناڵی لەمیانداوە کەمی ناسۆر چێشتووە نەیوتو ئەگەر گەورە بووم لە مناڵم نادەم با ئەی بۆ لایەنەدات